سڵاوی خواتان لێبێ عەزیزانی تارە ئەمین. ئەم کاتتان باش. ئەمڕۆ خواردنێکم بۆ هێناون زۆر بەتامە، زۆریش ئاسانە و زۆر بەسوودە. پێویستیمان بە سپێناخ هەیە، سپێناخ سوورەکەینەوە. سەرەتا پێویستیم بە کەمێڕۆن هەیە، پیازێکم بۆ ورد کردووە و لە ناو ڕۆنەکەیە سووریەکەمەوە، پاشان بیبەرێکی تون کە تونیەکەی زۆر نییە، مامناوەندە وردم کردو و لەگەڵ پیازەکەیە سووریەکەمەوە، کەوچکێک ساڵسەی بیبەری سوور، کاری بیبەری ڕەش، بیبەری سوور، خوێ تەمان بەپێی پێویست و بەپێی ئارەزوو، 2 تەماتەم بۆ ورد کردووە تێیە سوورەکەمەوە بە جوانی. ئەگەر پێتان خۆش بوو سپێناخەکە کەمێک وشک بێت، ئەتوانی دۆشاوی تەماتە بەکاربێنی لە جێی تەماتەکە، بەڵام تەماتەکە بەسوودە، من پێم خۆش بوو خواردنێکی بەسوود بێت. 2 دەسک سپێناخم شتەوە و وردم کردووە، ئەیکەما ساڵسەکە، پاشان ئاوی لیمۆیەکی تێکەم. لیمۆ زۆر زەرورە لەگەڵ سپێناخە و تامێکی خۆشیشی پێبەخشێت. بە جوانی تێکی ئەم هەتا سوورە بێتەوە و ئاوی پێوە نامێنێ، بەو شێوەیە. زۆر نایابە، زۆریش بەسوودە. بەو شێوەیە لە کۆتاییە پێشکەشیەکەین. هیوادارم سوودێکم پێگەیاندبن. کاتێکی خۆش و خواتان لەگەڵ.